بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. براسي من كاتك أروغور بسرجان ما هاد لهندي بوارا تأثيراتك أقريته بو كتابكي محمد الغزالي مصري خوالي خوشبه أو كتابي كبناوي الإسلام في وجه الزحف الأحمر. يعني كتابي زور نایابە هەر کەسێ بیخوێنێتەوە تەئسیراتی گەورە لەناو مثلا مێشک و دەماغ و دڵ و دەروونیا مثلا جێگیرە بێت، یعنی ئاڵوگۆڕێکی بەسەرا دێت، چونکە کتێبێکی زۆر مهمە لەو بارانەوە کە لە کاتێکا هێرشی مثلا بڵێن هێرشی هینهات بڵێن زەحفی ئەحمەر واتە هینی ئیتیحادی شوروی واتە فکرێکی مارکسیزمی، يعني بزانە ئیسلام چۆن بەرەنگاری بۆتەوە و چۆن مثلا هەڵساوە کە یعنی بڵێن ئەحکاماتی ئیسلام و خۆلاسە یعنی قەزای تەوعیەکردنی خەڵکی بکات لەم کتێبە هەمووی ئەو شتانەی بەیان کردووە. جا بەڕاستی ئەو کەسانەی کە هاتوون ئەم کتێبی محەممەد غەزالیان خوێندوێتەوە تەواو لە هەموو مثلا یەکێکی ئەندامەکانی ئەم ئینسانە ئەگەر بە چاکی بچێت چوو بێتە ناوێ و بە قوڵایی خوێنبێتەوە تأثیراتی گەورەی تیاداناوە لە هەموو ڕوویەکە کە ئینسان چۆن هەوڵ بدا قافی قورئان کە پیادە کات و بیکاتە، یعنی قانون و یاسا و ڕێسا. یعنی کتێبێکی زۆر مهمە. جا بەڕاستی بۆ فکرە و هەجەماتی مثلا مارکسیزمی چی توانێتی بەرەنگاری بکات؟ ئیسلام توانێتی بەرەنگاری بکات. بۆیە ئەو کتێبەی ناوە الئیسلام في وجه الزحف الأحمر، یعنی ئیسلام کە هەڵساوە ڕوبەڕووی يعني أو هيرشي كماركسيزمكان مثلا لاتحاد شوروي هنايان لعالم بلاویان کردەوە چی توانی بەرەنگاری بێ؟ ئیسلام. جا بەحەقەت ئەوەیش مثلا چەند نقاط و خاڵانێکی تایە، ئەو نقاط و خاڵانە بازەوە ئەکا تۆ چۆن بتوانی بەرەنگاری ئەو هێرشە گەورانە ببی و ئەلحەمدولله کێ توانی بەرەنگاری ئەو هێرشە گەورانە بێ؟ بەس ئیسلام توانیوێتی. ئیسلامیش بریتیە لە کێ؟ بریتین لەو کەسانەی کە یعنی هەڵگری بەرنامەی ئیسلام و قانونی قورئان و سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوانە توانیویانە بەرەنگاری ئەو مثلا فکرەیە بکەن کە یعنی هاتۆتە ناو شەرقی ئەوسەتەوە. جا بەڕاستی من ئیسفادەم لەو بابا کرد لە بە هەموو شێوازێک تر لەو دواکە ئەو کتێبم خوێندەوە، يعني وام لي هاد مثلا وكو داعية يعني هو المداكة يعني فكري ماركسيزمي خلاصة لولات نمينة مثلا لا صالكان يشتاوسيك من لو مزقوتي خمانة لمزقوتي آزادي لسليماني اليوم ملابهم لمزقوتها يعني كاتي صاين تعزيب ولا تعزية خانكا من هالصام باسي فكري ماركسيزمي مكر كفكري كبراسي شي أتواني برامبري بيوسي بس إسلام. إذا أو فكري كهاتوا بو شي هاتوا بو إباحي هاتوا أو فكري كهاتوا بو أو هاتوا كوا خلق برو هالديار بري خلق برو ديجي إسلام بري خلق برو ديجي قرآن بري أو فكري بو أو هاتوا. جا براسي إنجا هنديكي لواني كهالقريب دو زي ماركسيبون هل الرئي أم كتبو سبحان الله قرانا وبو إسلام. يعني زور كسانك هبون كهالقري أم برنامه بون سبحان الله كفكري خراپیان هەبوو لە ڕێگەی مثلا توێژینەوەی ئەم کتێبە بۆیان وایە لێ هاتووە ئیسا یعنی ژن و مێردن تماشاکەی شەونێژیان ناڕوە. یعنی ئەمە ئەم کتێبە بووەتە هۆی ئەوەی کە بتوانێ مثلا مواجهە و ڕوبەڕووی مثلا ئەو هێرشە گەورە بێتن، یعنی بۆتە هۆکارێک کە سەنگەرێکی گەورە بێ بەرامبەر ئەم هێرش و هەجەماتەی کە لە پێڵە زەحفی ئەحمەر کە هێرشی مثلا اتحادی شوروی و فکری مارکسی کە هاتە مثلا کوردستاناتەوە و هاتە ناو خەلیجی عەرەبیەوە. بەڕاستی هاد محمد غزالي ام كتابي دانا الاسلام في وجه الزحف الاحمر. بانجامو من هندي نصحت واموشغاري برايان ودساني شمكردبو ك براسي ام فكريكي زور خرابه ورن ام كتابه بخنوا مزان شلون برنغاري مثلا كيبو او فكره او هيرشه كديجي اسلام هاتو امانه هذا فكري هو كديجي اسلام به بلام فكري ماركسي لبر او مثلا فكري اجنبو مثلا خلق يعني بطو معنا بشتناوي وبقلكي برنامه به حتى وايلها لو شونيك ليها القلا تيجي لو شونيك ليها القلا هرسي هنا.
جا لەبەر ئەوە فکری مارکسی ئەو نییە کەوا بتوانێ مثل ئاڵوگۆڕ لە ژیانی ئینسانە بکات. جا لەبەر ئەوە محەممەد الغەزالی ڕەحمەتی خوا لێی ئەم کتێبەی دانا بەرامبەر ئەو هێرش و هەجەماتەی کە فکری مارکسی کردوێتی مثل لە وڵاتی ئیسلامە. جا بەڕاستی ئەو کتێبە من ئێسش نەسحەت و ئامۆژگاری براودۆسانەکەم کە ئەو کتێبە بکڕ و پایەکەن و بیخوێنەوە بۆ ئەوەی کە ئاڵوگۆڕ لە ژیان دروستکەوە کە چۆن ئیسلام توانوویەتی سەنگەر بگرێ بەرامبەر ئەو هێرشەی کە مثلەن فکرێکی مارکسیزمی کردویانە. ئەمجا الحەمدولله کۆمەڵێک لەو خەڵقانەی کە ئەو فکرانیان هەبوو الحەمدولله پاشگەز بوونەوە لەو فکرانە و تۆبەیان کردو لەو کارانەی کە ئەو کاتە ئەوان پیان کردوون هەر لە ڕێگەی ئەم کتێبەوە. جا بەڕاستی ئەو کتێبە کە من کاتێک خوێنمەوە ئاڵوگۆڕێکی زۆر گەورەی بە ژیانما هێنا. ئیتر وام لێ هاتبوو حتا مەثەڵ لە مەیسەکانە لە شوێنەکانە باسی ئەم فکرەیەمە کرد کە ئەبێ یعنی بە چاکی بتوانین بەرەنگاری ببین بۆ ئەوەی کە ڕۆڵەکانمان نەوەکانمان بە شێوازێکی مثلەن قورئانی پەروەردە بکەین بە شێوازێکی سنەتی پێغەمبەر پەروەردە بکەین دوور بن لەم فکرە مثلەن کە بەرەو هەڵدێر ئەمان بات. جا بەڕاستی ئەو فکرانە فکرەیەکن هەر کەسێک کە ئەو فکرە هەڵبگرێ بەڕاستی ئەوە بەرەو هەڵدێر ئەڕوا. بەڵام چی ئەتوانیە کە یعنی ئینسان لەو فکرە هەڵدێرانە مثلەن بگێڕێتەوە؟ بس ئیسلامە. ئینجارە محەممەد غەزالی ڕەحمەتی خوای لێبێ لەم کتێبەیە کە ئاڵێ ئەلئیسلام فی وەجهی الزەحف الأحمەر بەڕاستی ئەو شتەی ڕۆشن کردوێتەوە کە تۆ چۆن بە چی هێزێک بە چ توانایەک ئەتوانی بەرەنگاری مثل ئەم فکرەیە بکەیت. جا بەڕاستی محەممەد غەزالی زۆر یعنی بەرەندانە لەم کتێبە. ئەلبەتە من بە خزمەتی محەممەد غەزالیش گەیشتوم و یەک لەقتەم ماوە ئەویژەوەی من کاتی خۆی ویستم ئەم کتێبە تەرجمە بکەم ماوەسا نەوڕەسی لێ وەگەتوتی بامیست ماشایکەم پاش بینوتم کوای کتێبەکەم وتی وەڵام ناڵەکانم دڕیویانە. ئیتر من نەمتوانی کتێبەکە دوایی دەستخەمەوە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.